کاتژمێر چواری بەرەبەیان لە زیندانی چاکسازی گەورانی سلێمانی زیندانیەکی تەمەن 28 ساڵ گیانی لەدەستدا. وتەبێژی پۆلیسی سلێمانیش دەڵێت خۆی خنکاندووە. سەرکەوت ئەحمەد ڕایگەیاند لەسەر هۆکاری گیان لە دەستدانی زیندانیەکە و بوونی شوێنی شینبوونەوە بە جەستەی زیندانیەکەوە لیژنەی لێکۆڵینەوەیان پێکهێناوە. ئەو بندکراوە بە پێی مادەی 393 لە یاسای سزادار حکم دراوە لە چاکسازی بووە. سەر لە بەیانی ئەمڕۆ بنکەی پۆلیسی تاسڵوجە چوونەتە شوێنی ڕووداوەکە کە خۆخەنکاندنە بە ئەوەی کە لە شوێنی ڕووداوەکە بینراوە لەگەڵ لاشەکە براوەتە نوژداری دادوەری لەوێ بینراوە شینبوونەوە جەستەم بندکراوەوە هەیە. دیارە ئێستا سەرقاڵی لێکۆڵینەوە بنکەی پۆلیسی تاسڵوجە تا هۆکاری گیانە دەستدانەکەی و ئەو شینبوونەوەش بە جەستەیەوە بزانرێت کە هۆکارەکە چییە. ئەو گەنجە چەند ڕۆژێک بەر لە ڕووداوەکە گرتەیەکی ڤیدیۆیی خۆی تۆمار کردووە و داویەتێ باوکی و دەڵێت نەخۆشی درێژخانی لەگەڵدا بووە و کاتێک داوای دەرمانی کردووە لەلایەن ژمارەیەک پۆلیسەوە لێی دراوە. سەر ئیلاجەکان بەڵام باوکی زیندانیەکە کە ڕۆژێک بەر لە گیان لە دەستدانی کوڕەکەی لە چاکسازی گەوران سەردانی کردووە باز لەوە دەکات کوڕەکەی وتویەتی لەسەر دەمەبۆڵە لەگەڵ چەند زیندانیەکی تردا چەند کاتژمێرە خراوەتە زیندانی تاکە کەسی و لێی دراوە. باوکی دەڵێت سکاڵا لەسەر ئەو پۆلیسانە تۆمار دەکات کە لە کوڕەکەیان داوە. وتی کاکە مۆزوعێکی ئاوا بوو پارەمان لای زەلامی بووە قسەمان لەگەڵا کردو شەڕیشمان نەبووە بەس دەنگدەنگمان بووە دوای ئێمەیان مەحجەر کردووە منیان فەلاقە کردووە. دەگەشتی سێ شوڕتەی یەزیدی منیان فەلاقی کردووە مەحجەریشیان کردووە مەحجەر و غورفەی تەنیاییە. دەگەشتی تر من دوێنێکە لای بووم دوایی وتی تەلەفۆنی بۆ من کردم لە دەرەوە بووم وتی کاکە منیان 2 ساعت هێڵاوەتەوە تەلەفۆنم بۆ مافی مرۆڤ کردووە. سەرۆکی لیژنەی مافی مرۆڤیش دەڵێت تاکو ئێستا زیندانیانی ناو گورتوخانەکانی هەرێم ئەشکەنجە دەدرێن ئەوەش بۆ هۆکاری خۆکوشتن و خۆخنکاندنی زیندانیەکان ناو دەبات. بۆ چواردیوارێکە بۆ ئەوەی کە خەڵک لەوێ فێری تاوانی تریش ببێ ئەگەر خۆی تاوانێکی کردبێ لەوێ تاوانی تریشی فێر بوو بێ جگە لەوە ئەشکەنجەدان و مامەڵەی نەشیاوی بەشێک لە کارمەندان و بەرپرسانی زیندانەکان هۆکاری سەرەکیە بۆ ئیهانە و بێڕێزی بە زیندانیەکان بۆی کە حاڵەتی مەترسی دارتیایە ڕوەدا لە خۆخنکاندن و خۆکوشتن. ئەشکەنجەدان کە تاوانە تا ئێستا لە زیندانەکانی چاکسازی وەکو کاردانەوە لەسەر مامەڵەی زیندانیەکان ئەنجامەدرێ. NRT لەسەر ئەو ڕووداوە پەیوەندی بە بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانیەوە کرد بەڵام وەڵامی پەیوەندیەکەی نەدایەوە. سزادراوەکە بە 10 ساڵ زیندانی سزادرا بوو تەنیا 3 ساڵی تەواو کردبوو. ئەمە سێمین ڕووداوی گیان لە دەستدانی سزادراوانی چاکسازی گەورانی سلێمانیە کە لەم ساڵدا تۆمار کرابێت. ڕۆژی 26 کانونی دووەمی ئەمساڵ لەو زیندانەدا سزادراوێکی تەمەن 24 ساڵ گیانی لەدەستدا کە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا بوو. ڕۆژی 6 شوباتی ئەمساڵیش سزادراوێکی دیکە لە چاکسازیەکەدا گیانی لەدەستدا کە 2 سزای لە سێدارەدان و سزایەکی زیندانی هەتاهەتایی بەسەردا سەپێنرا بوو. بە پێیاماری چاکسازی گەورانی سلێمانی لە ساڵی 2016دا 6 زیندانی گیانیان لەدەستداوە کە یەکێکیان خۆی کوشتووە. کارزان تاریخ NRT سلێمانی.